الو کاکێ من کوی سەرچاو باش کاکێ من سەرچاو کاکێ منە تلۆ واز لە مەناینی لەو ڕیپۆرت و هاکردانە قەپاتیش مەکە هیچ ڕابتی بە منەوە نییە کاک ئەی چێ دەکاتن ئەت خودای ئەو شتانەی برا هەموو دەڵێن هێمن لە هۆنیە لۆ واز ناینی قسە لە خۆم وەرگرە ئەڵام هیچ ڕابتی ئەخر خۆزە چێ هاتێ سەدامیش گوتی ئەنفالم نەکردیە اینجا باش کاکە بڕوامەکە باشە بۆ دەکەنی ئەنی بۆ ئەوەندە دەترسێنەوە پەیج و ئەکاونتە ئەی چێ دەیکاتن بۆ ئەل لە وەختانێک کە مە فشار لەسەر پارتی دەکەین ئەنگۆ پەیج و ئەکاونتەکانماندا دەخەی کاکێ من ئەلۆ بۆ قەپات دەکەی براکەم وەڵا شەرمە ئەڵێ من نیمە ئەی چێ هەر بەلای کەم حکومەتەکەی تو هەر بەلای کەم ئەو حیزبەی تو ئەو حیزبەی تووە ناشوێری شەرم دەکات قەپات بکە هیچ قسەیان پێ نییە هەموو کەس دەزانی هێمن لە هۆنی دینەمۆی مەسەلەی تەکنیکی مەسرور بارزانیە هەرچی فعلی قۆڕە فێری دەکات ئەوە جێ لێیە هێشتان قەپاتی نەکردیە قەپات دەکەی هێمن وەرە وەرە پێم بڵێ بە دەیان ئەوە قەپاتی کرد بە ڕێزان دەیان هەزار کەس مناڵی خاون پێداویستی تایبەتە ئەوە مەسرور بارزانی منداڵی بووە کەم پێم ناخۆشە منداڵی خاون پێداویستی تایبەتە خەڵسایە ئەوەی ئیوەی برتە ئەڵمانیای خصوصی لەسەر حسابی حکومەتی هەرێم لە چێ بووە مەسرور بارزانی قانونەک هەبی ئەوی پیاوی تو بیتن ئەوی ئایدی تو بیتن بیان لێری ئەوانە بە دەیان دەفتەر دۆلاری دەوێ بەڵام منداڵی خاوەن پێداویستی تایبەت دوو مانگجارێک 100,000 دینار 200,000 بدرێتێ ئەوە چه حکومڕانیەکە